بەڵێ ئەزانمان لەم تەورەدا لەگەڵتان بەردەوام دەبین. 128 ساڵ بەسەر ئەلەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی تێپەڕ دەبێتە لە قاهیری پایتەختی میسر لە 22 نیسانی 1898 لەلایەن مێرداد مەدحەت بەدرخانەوە یەکەم ڕۆژنامەی کوردی دەرچوو و ئەم ڕۆژنامە بە زمانی کرمانجی دەنووسرا و بڵاو دەکرایەوە و هەروەها لەو کاتەدا مێرداد مەدحەت بەدرخان بڕیاری دابوو کە لە دەرچوونی هەر ژمارەیەکی ڕۆژنامەکەدا 2000 تیراژی لێ بنێردرێت بۆ کوردستان و بەبێ بەرامبەر بەسەر هاوڵاتیاندا بڵاو بکرێتەوە و لە کاتێکدا کە لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە ڕۆژنامەی کوردی لەناو دەوڵەتی عوسمانیدا قەدەغە کرا بۆ دواتریش هەر بە زەبری دەوڵەتی عوسمانی ئەم ڕۆژنامەیە نەما و 31 ژمارەی لێ دەرچوو بوو و گرنگی ئەو کاتە لە ڕۆژنامەگەریدا لە چیدا و بگە بێگومان مێرداد مەدحەت بەدرخان لە ڕێگای ڕۆژنامەی کوردستانەوە کە لەو کاتەدا بڵاوی دەکردەوە هەوڵی دەدا هۆشیاری کولتوری و سیاسی و ئاینی بە تاکی کورد و هەروەها بە هەموو کوردستانیان بگەێنێت و هەروەها هەوڵی دەدا کە تاکێکی هۆشیار بەرهەم بهێنێت کە بێگومان زانیوێتی گرنگی ڕۆژنامەگەری چەندێکە لە کۆمەڵگەدا بۆیە هەوڵی داوە کە بێ بەرامبەر ڕۆژنامە لە کوردستاندا بڵاو بکاتەوە. گفتوگوی زیاتر و قسە و باس و خواسی زیاتر لەسەر ئەم بابەتە و گرنگی ڕۆژنامەگەری دەکەین بە میوانداری میوانەکەمان لە ستودیۆکانمان لە هەڵەبجەوە مامۆستا تۆفیق کەریم نووسەر و ڕۆژنامە نووس کە لە ستودیۆکانمان لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. سڵاو لێت بە مامۆستا تۆفیق. بالەوە دەست پێ بکەم بزانین ئایا گرنگی بواری ڕۆژنامەگەری لەو کاتەدا کە مێرداد مەدحەت بەدرخان بڵاوی کردوێتەوە و لۆ سەردەمەدا چ گرنگی و ڕۆڵێکی هەبووە؟ ئازام دەنگی ئەمەگاتە لای مامۆستا تۆفیق. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێت. گوێبیستی دەنگی ئەمەیت؟ با دیارە مامۆستا تۆفیق گوێم لە دەنگتان نییە گوێم لە بەڵێ تاوەکو دەنگی مامۆستا چاکەکەن ئێمە مەڵێک زانیاری بخینە ڕوو سەبارەت بەو سەردەما لە هەموو سەردەمێکدا ینی ئەوانەی کە کوردستان و ناوچە کوردستانەکان ژێر دەسەڵاتی لایەنە بەهێزەکانی ئەو سەردەمە بوون عوسمانیەکان لەو سەردەمەدا هێزی گەورەی ناوچەکە بوون و هەمیشە بەردەوام بە شاز لە شازەکان دژی کوردایەتی وەستاونەتەوە و هەندێک جار قەتڵ و ئامێکی زۆری لە کوردەکانیشان کرد لەو سەردەمەدا. یەکێک لەو شتانەش کە دژی وەستاونەتەوە ڕۆژنامەی کوردی بووە نەیانێشتووە دەنگە ناڕازیەکان لە ڕێگەی ڕۆژنامەدا بڵاو بێتەوە بە ناوچە کوردستانیەکاندا و بە هاوڵاتیان وشیار ببنەوە لەوەی کە پێویستە ئەوانیش مافی خۆیان وەربگرن پێویستە ئەوانیش ئاگاداری ڕووداوەکەی ناوچەکە بن بۆیە هەمیشە بەردەوام جایەتیان کراوە لە سەردەمی خۆیاندا. مامۆستا ئەگەر گوێبیستی ئێمە بیت سڵاوی خوا لێبێت ئێمە پرسیاری ئەوەمان کرد کە لەو سەردەمەدا گرنگی و ئەهمیەتی ڕۆژنامەی کوردی بۆچی ئەگەڕێتەوە بۆچی لەو سەردەمەدا بیریان لەوە کردەوە کە پێویستە بە نووسرا و ڕۆژنامەیەک بوونی هەبێت و خەڵکی وشیار بکەنەوە و ئاگاداری کێشە و گرفتەکانی ناوچەکە بن. سڵاو ڕێز بۆ جەنابتان پیرۆزبایی ساڵیادی ڕۆژنامە نووسی کوردی لە سەرجەم ڕۆژنامە نووسان و گەلی کورد بەگشتی یەکەم. ڕاستیەکەی بیرکردنەوە لەو کاتەدا لەلایەن بنەماڵی بەدرخانیەکانەوە بۆ دروست بڵاوکردنەوە و پەخشکردنی ڕۆژنامە و بەناوی کوردستانیشەوە حەقیقەتەن ئازایی و بوێری و ئەو پەڕی هۆشیاری ئەگەیەنێ. چونکە لەو کاتەدا جەنابتان ئاگادارن دەوڵەتی عوسمانی لە کۆتایی ژیانیا بوو لە کۆتایی حکمڕانیا بوو وڵاتانی ئیسلامی بەش کرابوون لە هەموو لایەنی ناڕەزایەتی بەرز بووبوویەوە. جگە لەوەش لە ڕووی مەعریفیەوە وڵاتی کوردەواری لەو پەڕی دواکەوتویا بوو. ئەگەر بڵێم بە زمانی کوردی مەگەر لە ئەملاولا ئەگینا زمانی تورکی و زمانی عەرەبی و زمانی فارسی زاڵ بوو لە شارە کوردیەکانە تەنها مەگەر لە ئەو شارانەی دوور بوون لە دەسەڵاتداریانەوە. لەو وەختا لەو با بڵێن وڵاتە غەریبیەوە بنەماڵی بەدرخانیەکان بیر لەوە بکەنەوە کە
ڕۆژنامە بڵاوکەنەوە و بیگەێنن جارێ لە میسر و جارێ پاشان لە ئەستەمبوڵ و لە وڵاتانی دەرەوەوانە بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە هۆکەیشی بۆ ئەو با بڵێن خەبەر بوونەوە نێونەتەوەیە ئەگەڕێتەوە کەواوەکو لە وەختا وردە وردە لە ئەوروپاوە دەستی پێ کردبوو گەیشت بۆ وڵاتانی ئیسلامی وڵاتانی عەرەبی لە ناو عەرەبەکانە پێشتر ئەم هەنگاوە نرابوو لە ناو فارسا هەنگاوێکی وان نرابوو جەماعەتی تورکیای فەتات تورکەلاوەکان کەوتبوونە جموجوڵێکی سەریع بۆیە ئەمانیش وەکو بنەماڵەیە کەواوەکو ساڵەهای ساڵ حکومڕانیان کرد وەکو بنەماڵەیە کەواوەکو خاوەنی ژێرخانێکی معریفی و فیکری بەهێزن بیریان لەوە کردەوە بۆ ئەوەی گەلی کوردیش هاوشانی گەلانی تر بۆەوەی گەلی کوردیش لە ئاسی گەلانی ترا هەنگاو بنێن و با بڵێن لە ڕەوتە ڕۆشنبیری و معریفیەکە دوانەکەون. زۆر باش مامۆستا تۆفیق دوای 127 ساڵ لە دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی ئایا ڕۆڵی ڕۆژنامەنووسان و میدیا لە ئێستادا دەکرێت بڵێن ڕۆڵەکەی گرنگتر بۆ وە ڕۆڵی خۆی بە تەواوەتی گێڕاوە یاخود دەنگت باش نییە مامۆستا ئێستا گوێ لە دەنگم هەیە مامۆستا پرسیارەکەم ئەو بوو کە ئایا دوای 127 ساڵ لە تێپەڕینی یا دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی ئایا ڕۆژنامە و میدیای ئێستا توانیوێتی ڕۆڵی کاریگەری خۆی بگێڕێت یان کەم و کوڕی لە ڕۆڵبینینی ڕۆژنامە و میدیاکاندا بوونی هەیە؟ وەڵڵاهی بەڕێی من دوای 127 ساڵ لە دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی بێگومان گۆڕانکاری گەورە لە ئاستی جیهانە ڕوویداوە لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی لە بواری تەکنۆلۆژیا بۆیە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی زانستی و لە ڕووی کوالیتیوە بێگومان ڕۆژنامەنووسی کوردی هەنگاوی زۆر گەورەی ناوە ئیشی زۆر گەورەی کردووە و ئێستا زۆر بەربڵاوە لە هەر چوار پارچەکەی کوردستان ئێمە گەر باسی باشوور بکەین لە باشوورە ڕۆژنامەنووسی کوردی پێشکەوتنی زۆری بەخۆیەوە بینیوە بەڵام بەداخەوە بەشێ لە پێشکەوتنەکەی لەسەر حسابی متمانەیەتی ئێستا لە وڵاتی ئەمە چۆنەڵێ ڕۆژنامەی زەرد هەواڵی زەرد زیاتر بڵاو بووە زۆر جار ئەبینی کەم و کورتی زۆر لە بواری ڕۆژنامەنووسیەکە هەیە چه ئەلکترۆنی و چ غەیری ئەلکترۆنی کەم و کورتەکەیش لەوایە ئەو پێشبڕکێکی بێئەناز لە بینی کەناڵەکانە هەیە و سەرچاوەی با بڵێن هەواڵ و سەرچاوەی بابەتەکانیان زۆر جار بەهێز نییە بۆیە تا ئێستا ڕۆژنامەنووسی کوردی لەو بوارەوە مشکلەی گەورەی هەیە و ئەو منافەسە زۆرەی دوای کردووە کە زۆر جار هەواڵی ناڕاست بڵاوە کرێتەوە زۆر جار بابەتی نامەعقول بڵاوە کرێتەوە زۆر جار هەموو سنوورەکان ئەبەزێنرێ یعنی ئەبینی مانشێتێکی گەورە هەیە یەکسەر سەرنج ڕاکێشە بۆی بیخوێنیتەوە وەختێ ناوەڕۆکی هەواڵەکە یان بابەتەکەی خوێنیتەوە ئەبینی ڕەبتێکی وەها یا بە هیچ شێوەیە ڕەبتی لەگەڵ مانشێتەکە نییە یان بۆەوەی پێشبڕکێ یەکەم هەواڵ بڵاو کاتەوە لە میدیاکانە هەواڵێکە بیسێ بێ ئەوەی تەحقیق بکات لێی بۆ بێەوەی لێکۆڵینەوەی لەسەر بکات بە پەلە بڵاو کاتەوە دوای سێرەکەی وەڵا فعلەن هەواڵەکە ڕاست دەرنەچوو یان هەواڵەکە هەڵە دەرچوو یان بەتایبەتی لەم وەختی سۆشیال میدیا بابەتی زۆر جددی و زۆر گرنگ و ئەمانە کەم بووەتەوە بەشێکی زۆری کاری ڕۆژنامەنووسی شێوە سادەی و ڕۆتینەکەی وەرگرتووەتەوە واتە کەم و کورتی هەیە ڕاستیەکەی و ئەکرێ بڵێن ئێمە یەکێکین لە نەتەوە دواکەوتوەکان لە ئاستی جیهانە بۆیە بەڵێ ڕۆژنامەنووسی ئێسش کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگە و حتا لەسەر با بڵێن بەشە سیاسیەکەی کۆمەڵگە کە دەسەڵاتدارانە ئەمما لە چاو وڵاتانی ڕۆژئاواوانە ئەو کاریگەریەی نییە ئەبینی تا ئێستا واشنگتن پۆستی لە وڵاتی ئەمە هەڵ نەکەوتووە ئەبینی تا ئێستا ینی ئەو ڕۆژنامە گەورانە هەڵ ڕێ نەکەوتووە هەچەرە لە خۆناکە کە ئێمە شتیوامان بوو ینی کاتێک کە ئێمە هاوڵاتیمان هەبوو ئێمە ئاوێنەمان هەبوو هەندێک لەو ڕۆژنامانەمان هەبوو
فعلا دەسەڵات لێ ترسا فعلا کۆمەڵگە زۆر بە جددی متابعەیە کرد بەڵام ئێستا جۆرێ لە زۆری و بۆری بەڕاستی کەوتۆتە ناو کاری ڕۆژنامەنووسیوە و پیشەی ڕۆژنامەنووسیوە بەداخەوە. بەڵێ ماوەسا تۆفێیەکی لەو شتانەی کە هەیە لە ئێستادا لە میدیادا دەیبینین زمانی خراپ و ناشرینی و میدیای کوردی ینی بە شێوازێک قسەکردنی میدیاکاران کە ئەمە زۆر جار نیگەرانی لەیەکەوێتەوە ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە میدیاکار ڕۆژنامەنووس تا چەند گرنگە دوورکەوێتەوە لەو زمانە زبر و ناشرینی کە هەیە بەکاردێنێت. وڵای ئێستا هیچ پابندیەک نەماوە کە ڕۆژنامەنووس پێ و پابند بێ غەیری ئیلتیزامە ئەخلاقیەکەی خۆی ئەو یاسانەیەش هەیە بەڕاستی زۆر کاری پێ ناکرێ من با بڵێین ئیشی دادوەریەوەوانە زۆر تا ئێستا نەڕۆیشت و ئیشی قەزایی جگە لەوانش حقیقەت ئەوەیە کە بۆ ئەوەی کابرا تەنها ناوێک پەیا بکات بۆ ئەوەی کە هەواڵەکەی زیاتر بخوێنرێتەوە چوار لایکی زیاتری بۆ بێت ئەبینی کام وشە زبرە کام وشە سەرنج ڕاکێشە کام وشە وروژێنەرە ئیتر بیر لە هینەکەی ناکاتەوە با بڵێن بەرهەمی ئەم قسانە کە ئەیکا لێکەوتەکانی ئایا ئەو قسە زبرانە ئەوەی کە ئەو قسە وروژێنانەی ئەوەی کە چەندە لە ڕووی قانونیەوە من دڵنیا دەکەمەوە بەشی هەرە زۆری ڕۆژنامەنووسان لە وڵاتی ئێمە ئاگای لە ئەو یاسانە نییە سەبارەت بە کاری ڕۆژنامەنووسی چی لەسەرەتی و چی بۆیەتی و چی بە تەشهیر حسێبە و چی بە تەشهیر حسێب نییە و هەموو ئەوانە وای کردووە بەڕاستی ینی گرفتی گەورە لە ناو کۆمەلگا دروست بێت و زۆر کێشەی کۆمەڵایەتی دروست بووە زۆر حتا گەیشتۆتە حەدی کوشتن و حەدی شکات و شکاتکاری و شەڕی دوو عەشرەت شەڕی دوو دەسەڵات ینی شەڕی گەورە دروست بووە لەبەر خاتری هەواڵێکی ناڕاست یا هەواڵێکی وروژێنەر بۆیە بەردەوام داوای لێبوردن و معزەرەتکردن و ئەوانە تا ئێستش لە ڕۆژنامەنووسیا بەردەوامە کە شتێکی باش نییە ڕۆژنامەنووس ئەبێ ئەوەندە جددی بێت ئەوەندە وشیار بێت کاتێک کە وشەیەک هەڵەبژێریە کاتێک کە دەستەواژەیەک بەکارهێنیە بیر لە هەموو ڕاهەندەکانی بکاتەوە واتە ڕاهەندە یاساییەکەی ڕاهەندە کۆمەڵایەتیەکەی ڕاهەندە زمانیەکەی لە ڕووی زمانەوانیوە تا ئێستێکێ لە مانشێتە ناشرینەکان بریتە لە مانشێتی ڕۆژنامەنووسی کوردی ئەبینی یعنی هەواڵێکی نەک سیاسی هەواڵێکی بیئەیی بڵاوەکاتەوە باسی بارانبارینەکە بە شێوەیە باسیەکە کە ئەنەما ڕووداوی شەڕێک باسەکە وەختێکە هێتە سەر ڕووداوێکی کۆمەڵایەتی ئەیگەڕێتەوە ینی هیچ باس ینی هیچ بەلایەوە کێشە نییە ئەم بابەتە کۆمەڵایەتیە کە ئەمەی خاتە سەر شاشە چ لێکەوتەیەکی لێکەوێتەوە لە فڵان شوێن لەسەر قەزیەی ناموس ئافرەتێک کوژرا هەر ئەمە بێتە مای کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتی بەڕاستی ئەمە ئەگەر بەڵگە بێ بەڵگەی لەسەر دووشت یەکێکیان بە فیعلی یاسا سەرۆر نییە ئەگینا قبوڵی ئەو شتانە ناکات ڕۆژنامەنووس ئەوەی کە خۆی ناوناوە ڕۆژنامەنووس هیچ ترسێکی یاسایی نییە دووهەمیش ئەو ئیلتیزامە ئەخلاقی کە پێویستە ڕۆژنامەنووس پێوە پابند بێت بەداخەوە زۆر کز و لاوازە ئەلبەتە ئەم قسە گشتگیر نییە بۆ هەموو ڕۆژنامەنووسان بەڵکو بە شێوەیەکی ڕێژەیە و ئەکرێ بڵێم زۆربەی کاری ڕۆژنامەنووسی ئەمڕۆ وەهایە و لایەنە سیاسیەکانیش دەوریان هەیە ئەبینی ئێستا جەناب تەناگەدار میدیای سێبەر هەیە ئەو پەیج و سایت و ئەکاونت و ئەو شتانەی کەواوەکو ئێستا لە سۆشیال میدیاکانە بە گەرمی بڵاوە هەرێکێکە ئەبینی دەستێک لە پشتێتی دەستگایەی حیزبێک لە پشتێتی بۆیە هەواڵی مخابەراتی هەواڵی شکاندنی بەرامبەر هەواڵی وروژێنەر بۆەوەی لایکە زۆر بێ و ئەویش پشتە سوورە بەو دەسەڵاتەی یار بەو هێزەی کە ئەم لە پشتێتی بۆیە گوێ ناداتێ هەموو شتێک لەسەر یەک بڵاوەکەنەوە ئەویشە ئەو نەیترە بۆ تەمایی ناشرینکردنی ڕۆژنامەنووسی بەڕاستی کاری پیشەی ڕۆژنامەنووسی زۆر باشە مامۆستا تۆفیق وەکو ئەزانین یاخود لە قسەکانتە ئاماژت بەوە کرد کە ئەمێکێکین لە وڵاتە دواکەوتوانەی کە لە بواری ڕۆژنامەگەری و میدیاییدا دواکەوتوین ئایا هۆکار و ڕێگریەکان چین لە پەر و پێشچوونی کاری ڕۆژنامەوانی و میدیای کوردیدا لە کاتێکا زیاتر لە سەدەیەکە کە ڕۆژنامەگەری و میدیا لە کوردستاندا بوونی هەیە بە بۆچوونی من لە ئەخیرا ئەبێ
یاسایەکی تۆکمە هەبێ کەواوەکو ڕۆژنامەنووس و پیشەی ڕۆژنامەنووس ڕێز و تەقدیری خۆی هەبێ ئێستا هەر کەسێیەت و لە پڕێکە دەرەکەوێت لەبەر خاتری ئەوەی کەناڵەکە دیارەوێت لەبەر خاتری ڕنگ ڕوخساری لەبەر خاتری چوزانم لایەنە حیزبیەکەی یان لەبەرەوە کەسێکی ڕەوانبێژە و قسە ئەزانێ و ئەزانێت چۆن پلار بگرێ و چۆن تەشیر بکاتەوەوانە لە پڕێکە دەنگی بەرزە بێتەوە و بێت یەکێک لە ڕۆژنامەنووسە ناودارەکان لە کاتێکە کەسی ڕۆژنامەنووس یعنی بێ کوالیتی زۆر بەرز بێ کەسێکی ڕۆشنبیر بێ بە هەموو معنایە قوڵایەکی باشی معریفی هەبێ لەو بوارەی کە کاری ڕۆژنامەنووسی تیاکات ناکرێ کەسێک ڕۆژنامەنووس بێ لە بواری کۆمەڵایەتیە لە بواری سیاسیە لە بواری وەرزشیە لە بواری بیئەیی و ژینگەیە یعنی ئەبینی یەک ڕۆژنامەنووس لە هەموو مەجالەکانە قسەی هەیە نەک هەواڵ بڵاوەکاتەوە قسەی هەیە تەحلیلی هەیە شیکردنەوەی هەیە کە ئەمە مشکلەی زۆر گەورە دروستەکات ئەبێ یاسایەک هەبێ ئەم مەوزوعانە بە معنای کەلیمە جیا بکاتەوە بێ ئەو کەسێک کە ڕۆژنامەنووسە یان ئەزمونێکی زۆر قۆڵی هەبێ لە بوارە ڕۆژنامەنووسەکە یان لە ڕوو ئەکادیمیەکەوە ئەو بەشەی تەواو کرد بێت و ڕۆژنامەنووسێکی با بڵێن لە ڕووی عیلمیەوە پێی وتی ڕۆژنامەنووس ئێمە بەداخەوە لەبەر زۆری کەناڵەکانمانەوە لەبەر حیزبیەتی کەناڵەکانمانەوە لەبەر نامەسوولێتی بەشێکی زۆری کەناڵەکان بەڕاستی کوالیتی ڕۆژنامەنووسان دابەزیوە ئەگەر بمانوێ ڕێکی کەینەوە ئەو ئەبێ یاسایەکی بەهێز و بەقۆت هەبێ بۆ تەنزیمکردن و ڕێخستنی پیشەی ڕۆژنامەنووسی زۆر باشە مامۆستا باست لە میدیای سێبەر کرد دەسەڵات دەمانە بەکاردێنێت و لە تەوەری یەکەمیشتا میوانێکمانەوە هەر کەمێک گفتوگۆمان لەو بارەیەوە کرد بۆیە باسی دەکەمەوە ئێستا بەربڵاوترینە لە سۆشیال میدیادا میدیا سێبەرانە ئەیبینین دەسەڵات ئیشی چییە بەمانە بۆچی میدیایەکی سێبەری زۆر دروست ئەکات ئێستا لە هەموو دنیا ینی کاری ڕۆژنامەنووسی بەشێکی بریتە لە ئیشی مخابراتی ئەبێ ئینسان لەو مەوزوعە بێپرس و بێترزە و قسەیە بکات دەسەڵات لە بری ئەوەی بێوێت کەسێک ناشرین کات یا کەسێک بەهێز بکات یان مشکلەیە لە زۆنیە دروست بکات یان هەر بابەتێک لەوانە لە بری ئەوەی پارەیەکی زۆر سەرف کات و خەڵک بنێرێت و هێزێکی بۆ دروستکاتەوانە هەر لە ژوورەکەی خۆی هاتوانێت چەند ڕۆژنامەنووسێ بێنی و دەستگایەکیان بۆ دروست کات و ئەو هەواڵانەی کە با بڵێن پێی ئەگا و ئەوێت کاریگەری هەبێ لەسەر کۆمەڵگە بۆ شکاندن یان بۆ ناوزڕاندنی کەسێک یان دەستگایەک یان حیزبی بەرامبەری بە ئاسانی دەسەڵات ئەوە ئەکات ئەمەیان ڕەنگ بێ هەموو حیزبەکان تایە بەشدارن بەڵام بێگومان کێ دەسەڵاتی زیاتر بوو کێ پارەی زیاتر بوو کێ بێباکتر بوو لە بەرامبەری یاسا ئەوانە زیاتر ئەم با بڵێن ئەم جۆرە هەنگاوانە ئەنێن و ئەم ئیشە بەناو ڕۆژنامەنووسیە ئەکەن بەڵێ میدیا ڕۆژنامەنووسی میدیا ئەمڕۆ لە کوردستانە بەشێکی زۆری بریتە لە میدیای سێبەر و من دڵنیا دەکەم ئەوەی کە پێوترێ ئازادی ڕەها کە ئێستا هەیە لە کوردستانە ئەگەر جایز بێ من پێڵم جۆرە لە بەرەڵایی هەیە لە بوارە ڕۆژنامەنووسیەکانە ئەگەر میدیای سێبەر نەبوایە و ئەگەر هێزەکان لە پشتی ئەو میدیانە نەبوونایە ئێستا بە نیوەی ئەمەش دەست ناکەوت یانی ئەبینی پەیجێکە پەیامنێری لە هەموو شارەکانی کوردستانە هەیە لە دەرەوە هەیە ئیمکانێتێکی زۆر خەیاڵی هەیە لە کاتێکان پەیژە خاوەنەکەی ئەناسی کە کەسێکی ینی دەسەڵاتێکی دیاریکراوی هەیە لە ڕووی مادیوە لە ڕووی حتا لە ڕووە علمیەکە و ئەوانەوە بۆیە دەسەڵات ئەم ینی میدیای سێبەر بەکارهێنیە بۆ بەهێزکردنی خۆی و بۆ شکاندنی بەرامبەری بە تایبەتی کاتێک کە وا لە ململانیا و کاتێک کەواوەکو هەندێ بۆنەیەتە پێشەوە مەسلەی هەڵبژاردن پێیەتە پێشەوە مەسلەی بەڕێکردنی بابەتێکێتە پێشەوە کاتێک کە ئەوێت بابەتێ لە بیری خەڵک بباتەوە یان بابەتێک کە خەڵک لە بیری شۆ ئەمە ئەوێ بیوروژێنێ ئەلبەتە ئەمە لە دنیا هەیە یعنی ئێمە گومانمان نییە لە دنیا ئەمە هەیە بەس لەوەی وڵاتی ئێمە بە معنای کەلیمە زیادی کردووە لە پڕێکە هەڵتۆقیوە کەواوەکو لە ڕاستیە کۆمەڵگەی کوردی
شپرزە کردووە ئەکرێ بڵێن خەریکی لێکترازانی کۆمەڵگەیە و بەشێکی زۆری کێشەی لایەنەکان ڕاستەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو جۆرە میدیای سێبەر وەختی ئەوێت دوو لایەن ڕێک نەکەون ئەم کۆمەڵی هەواڵ بڵاوکاتەوە کۆمەڵی بابەت بڵاوکاتەوە بە زەرەری ڕێکەوتنەکە دروست بێ وەختی ئەوێت باسی کێشەیەکی کۆمەڵایەتی باسکات بابەتێک گەوروژێنێ بابەتەکە مشکلەیەکی گەورە دروستەکات وەختی ئەوێت جاریوا هەیە دەسەڵاتی بەرامبەر ناشرین بکات یەک تەرکیزەکاتە سەر کۆمەڵێ شت لایەنی ئەو شتانە ئەگەر لایەنی باشیشیان هەبێ لایەنە باشیەکەی ئیهمال دەکرێ تەنها لایەنە ناشرینەکەی لە کاتێکا میدیا ئیشی ئەوە نییە تەنها تەرکیز بکاتە یەکسەر لە یەک لایەن میدیا ئیشی ئەوەیە زوومەکەی خاتە سەر هەموو با بڵێن بابەتەکە بە ئیجابی و سلبیوە ڕاستە ئەگەر ئەمە ئۆپۆزیسیۆن بوو لایەنە سلبیەکەی زەقەکاتەوە بەڵام بەو مەعنا نییە هەر حساب بۆ هیچ شتێک نەکات و نە ئۆپۆزیسیۆن بوون و نە دەسەڵات بەڕاستی مبەڕیری ئەوە نییە کەواوەکو هەواڵی ناڕاست بەرامبەر یەکتر بڵاوکەنەوە زۆر باش مامۆستا تۆفیق لەم قۆناغی ئێستادا کە ڕۆژنامەگەری کوردی تیادایە پێویستە ڕۆژنامە نووسان و میدیاکاران و نووسەران چۆن هاوکاری بکەن یاخود چۆن ڕۆڵ بگێڕن بەڵێ بە بۆچوونی من زەمینەیەکی زۆر سازە ئێستا لە کوردستانە هەم بۆ میدیاکاران هەم بۆ ڕۆژنامە نووسان و هەم بۆ نووسەرانیش کە ئەتوانن با بڵێن تەواسولی زیاتر هەبێت لە بینیانە علاقاتی خۆیان لەگەڵ یەکترا بەهێز بکەن و خۆیان کە سندیکای ڕۆژنامە نووسان یەکێتی نووسەران ئەو ڕێکخراوانەی کەواوەکو دروست کراونە و سندیکا و سنتەرانی دروست کراون بۆ لە یەک نزیکردنەوەی ئەم با بڵێن چین و توێژانە هەوڵی جدی بدەن بەهێزیان کەن هەوڵی جدی بکەن بیان کەن بە سندیکا و سنتەر و ڕێکخراوی فیعلی و عەمەلی ئەگەر ئەکرێت زۆر باشە چونکە ئێستا بەڕاستی ئەمانە هەموویان مەشلولن ئێستا سندیکای ڕۆژنامە نووسانمان هەیە من بەبیرم نایە کاتی خۆی کە تەشکیل کراوە بەبیرم نایە چەند ساڵە یعنی ئەوەندە دوور و درێژە کەس نازانێت ئەو کاتێش کە تەشکیل کرا لەسەر ئەساسی حیزبی تەشکیل کرا واتە هەر حیزبیە حیسەیەکی هەبووتیایە و ئێستا بەڕاستی ئەکرێ لەو پەڕی بەو پەڕی ڕێزەوە کە بەشێکی زۆریان هاوڕێ و دۆستی منن بەڵام کۆمەڵێ مۆزەفن کۆبنەوە و ئەگەر هاوکاری زۆر جار هاوکاریشیان نییە و زۆری هاوکاریەکانشیان لێ بڕاوە و لە ناو یەکیشا زۆر ناکۆک و ناتەبان ئەوەی لە هەولێرە ڕاستەکەی هیچ ڕەبتێکی نییە بە سلێمانیەوەی سلێمانیەوە هیچ ڕەبتێکی نییە بە هەولێرەوە بەڕێی من ئەبێ خەڵکە دڵسۆزەکەی ناو میدیاکاران و ناو ڕۆژنامە نووسان خۆیان ڕاوێژ و پرسوڕا لە بینیانە هەبێت ئەگەر ئەم سندیکا و سنتەر و ڕێکخراوانە توانیان بە ڕۆڵی خۆیان هەستن شتێکی باشە بە هەمومان لە دەوران کۆبینەوە ئەگەر نا بە بۆچوونی من خۆیان بیر لە دروستکردنی با بڵێن سندیکایەک ڕێکخراوێکی بەهێز بۆ ئەوەی کەواوەکو تۆکمە بێت و حقوق و واجباتی خۆیان بۆ دیاری بکەن ئەگەر ئەوە بکرێت بەڕێی من حەلی بەشێک لە مشکلەکان نەکرێت دەست خۆش زۆر سپاس بە مامۆستا تۆفیق کەریم نووسەر و ڕۆژنامە نووسکار لەم تۆرە لەگەڵمان سپاس دەکەم مامۆستا